لە پارێزگای هەڵەبجە سیمینارێکی تایبەت بە کۆمەڵی قوربانیانی دەستی چەکی کۆکوژ یاخود قوربانیانی چەکی چیمیایی بەڕێوە چۆ پارێزەرانی کەیسی تایبەتیش بە مەترسیەکانی قۆناغەکانی دادگایکردنی ئەو کۆمپانیانە ینی پارێزەران بەشداریان تێکردووە کە بڵین تەکیدیان لەسەر ئەوە کردوتەوە لە بوونی یاسایەکی تایبەت بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسایەتە ئەو قوربانیانەی کە بڵێن قوربانی دەستی چەکی چیمیایە خود چەکی کۆکوژن پارێزەران تەکید لەوە دەکەنەوە کە نەبوونی ئەم پرۆژه یاسا خو نەبوونی ئەم یاسایە وەکو لەمپەرێک ئەبینن لە بەردەم ئەوەی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە دادگایی ئەو کۆمپانیانە بکرێت کە چەکی کۆمەڵکوژ بە وڵاتان دەفرۆشن. ئێمە بۆ ئەوەی کە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی ئەم بابەتەوە لە هەولێرەوە بەڕێز ئايات کاکەیی کە یەکێکە لە پارێزەرانی داکۆچیکار لە قوربانیانی کەیسەکانی چیمیاباران لە ئەستۆدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک ئايات بەیانیت باش و سڵاوت لێبێ با لەو پرسیارەوە دەست پێ بکەین ئەو کۆنفرانسە زیاتر باسی چیتیاکرا ئەو بابەتانەی کە جێگەی باز بوو و گفتوگۆی زیاتر لەبارەوە کرا لەبارەی چەکی کۆکوژ یاخود قوربانیانی دەستی چەکی کۆمەڵکوژ زیاتر چی بوو و ئێوە تەکیدتان لە چی کردەوە؟ بەناوی خۆی گەورم هێرەبان بەیانی ئێوە و بەیانی بینەران باش دیارە کاکڕانس ئێمە دۆسیەکانی ئێمە لە دادگای باڵای تاوانی عێراق لە سەرویانەوە چیمیابارانی هەڵەبجە و ئەنفال برافەیلیەکان و بەرزانیەکان دۆسی ڕاگواستنی بە زۆری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دۆسیی کۆچڕە و ڕاپەڕین دۆسیێگەلێک بوون کە دادگای باڵای تاوانی عێراق بڕیاری بنبڕی تێدەرکرد و خۆشبەختانە ئەو تاوانانە بە تاوانی جێنۆساید تاوانی دژە مرۆڤایەتی و تاوانی جەنگ ناسێنران. پاشان ئێمە لە عێراقی تازە دڵمان خۆش بوو بەوەی کە ئێمە شوکو هاوڵاتیی عێراقی هەمان ماف و ئیمتیازاتەکانی خەڵکی عێراق بە قوربانیانی ئێمەش دەبەخشرێ. بەداخەوە ساڵانە دەبینین لە یادەکانی هەڵەبجە و ئەنفال هەموو بەرپرسە عێراقەکان فرمێسی تیمساحی بۆ قوربانیەکانمان دەڕێژن بەڵام بەداخەوە لە ئەرزی واقعدا هیچ کردەوەیەک نەکراوە یاخۆ بڵێم عێراق پابەندی بڕیارەکانی دادگای باڵای تاوانی عێراق نەبوو کە لە بڕیارەکەدا هاتووە بۆ قوربانیانی دەستی ڕژێم کە بگەڕێنەوە دادگاکان و پرسی قەرەبوو یەکلا نەکراوە بەداخەوە تا ئێستش ئێمە لەگەڵ عێراق نەگەیشتنە هیچ ئەنجامێک لەم دۆسیانە بۆیە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە کاری کرد لەسەرەوەی کە لە ڕێگەی کۆمپانیای نێودەوڵەتیەوە کار بکە بۆی ئێمە چۆن قەرەبۆی هەڵەبجە و قوربانیانی جینۆساید وەربگرینەوە. بۆیە لە 2008ەوە دەتوانم بڵێم کار کرا لەسەر ئەوەی کۆمپانیا بیانیەکان ئەوانەی ڕۆلیان هەبوو لە پرچەکردنی عێراق ئەوانەی ڕۆلیان هەبوو لە دامەزراندنی ئەو کارگەزە بەلاحانەی کە ڕەنگە ئەگەر ئەوان نەبووایان عێراق و خودی ڕژێمی سەدام نەدەبووە خاوەنی ئەو چەکە کۆمەڵکوژیانە و قوربانیەکانی ئێمە و قوربانیانە نەدەبوون کە ئێستا ئێمە تا ئێستش بریندارانی چەکی چیمیاییمان چ لە هەڵەبجە چ لە شێخۆسان و بالیسان چ لە ناوچەکانی تری کوردستان بەدەستیەوە دەناڵێن. بۆیە کار کرا لەسەر ئەوەی ئەو کۆمپانیا بیانیانە چۆن ئێمە بتوانین داوایان لەسەر تۆمار بکرێت چۆن پابند بکرێن بەوەی کە قەرەبووی قوربانیانی جینۆساید و چیمیابارانی هەڵەبجە بکرێتەوە. باشە لەو بوارەیە کاگادە تا ئێستا هەنگاوندراوە بۆ ئەوەی کە ئەو کۆمپانیانەی کە دەستیان هەبووە لە پرچەکردنی حکوومەتی عێراق ئەو کاتە بە چەکی کۆمەڵکۆش بە تایبەتی چەکی چیمیایی ئەو هەنگاوانە چی بوون چکە لە ساڵانی پێشووترا بینیمانوە بزانام دادگایی یەک بەڕێوە چوو لەو بارەوە لە یەکێک سەبارەت بە یەکێک لە کۆمپانیاکان لە وڵاتی ئەڵمانیا ئەم کەیسانە بەردەوامی هەیە لەلایەن ئێوە بۆی کە کۆمپانیاکانی تریش بناسێندێن بە دادگای نێودەوڵەتی بۆی پرۆسی دادگایکردنەکان دەست پێ بکە. کاگەڕەنج بەداخەوە ئێمە کە باس لە قوربانیانی هەڵەبجە دەکەین کە باس لە تاوانە نێودەوڵەتیەکان دەکەین ئێمە ئەوەندە گلەی لە عێراق دەکەین ئەوەندە گلەی لە خۆشمان دەکەین
ئێمە لە ساڵی 2000 بە تهدید لە هەفتەی نۆی 2015ەوە ئێمە لەگە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە ئەوە پرۆژە یاسایەکەیە کە پێشکەشی خودی سەرۆکی پێشووی پەرلەمان دکتۆر یوسف و سەرجەم فراکسیۆنەکان کراکە ناکرێ ئێمە لە وڵاتێک دەژین قوربانی جینۆسایدین بەڵام تا ئێستا یاسایەکمان نییە ئێمە باز لە قەرەبووی قوربانیانی جینۆسایدی ئێمە بکە ئەگەر بگەڕێەوە بۆ مادەکانی 115 و 121 لە دەستوری هەمیشەی عێراق ئەو مافەی داوەتە هەرێمی کوردستان کە بتوانێت یاساگەلێک بۆ خۆی تەشریع بکە کە مافی هاوڵاتیەکانی تێدا بەدی بکرێت بڵێ ئێمە بینیمان فرانزمان ئانراد لە هۆڵندا چۆن دادگایی کرا دادگایەکەی چی بوو ئەگەر دابینکردنی چەکی چیمیایی و خودی مادەی خەردەل نەبی بۆ حکوومەتی ئەوسای عێراق بڵێ لە ئەڵمانیا بە هەمان شێوە لە دادگای دارمشتات ئەگەر سیر بکەین ئەو کۆمپانیا ئەڵمانیانە چۆن لە یاسای ئەڵمانی ئەوانە لایەندا و کاریان کردەوە بۆ پرچەکردنی حکوومەتی عێراق ئەوانە لە دەرەوە سەلمێنەری ئەوەن کە بەڵێ عێراق ئەو کۆمپانیا بیانیانە هاوکاری عێراق بوونە لە دابینکردنی چەکی کۆمەڵکوژی و ئەوانە بەڵگەی نەویستن کە ئێمە لە دادگای بەرایی سلێمانی ئێستا بەڵگەکان ئەوەندە زۆرن کە ئێمە لە دادبینیەکانی داهاتوو هەمووی بۆ بەڕێز دادوەری دادگای بەرای سلێمانی و لە داهاتوشدا بۆ خەڵک ڕوون دەبێتەوە ئەو دادگایە چەند بەڵگەی سەلمێنەری لە خۆی گرتووە چۆن لە ئەلفۆ بۆ دادگا دەسەلمێنێک کە چێبوون ئەوانەی لە پشت ڕژێمی سەدام بوون چێبوون ئەوانەی لە ساڵی هەشتاوە بە تەحدید کاریان کرد کە کارگەکانی سامەڕا بنیاد بنێن کە بینیمان قوربانیانی جینۆسایدی لێکەوتوە. بەڵێ کاک ئاەت بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی جینۆسایت و تایبەتی پاڵپشتیکردی خودت ئەو ژماردنەوەی ئەو قەرەبوو لەلایەن ئەو کۆمپانیان بیانیانەوە پێویستیدان بە پشتگیری و پاڵپشتی کێ هەیە کە بتوانن ئەم پرۆژە یاسانە جێبەجێ بکەن یاخود لە بە هەمان شێواز لە پرۆژە یاساکانی هەرێمی کوردستانیشدا جێبەجێ بکەن؟ ئێمە کە ساڵانە کە دوای چەند دادبینیەک لەگەڵ کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە و گروپی دادوەری کوردستانی و هەروها تیمی پارێزەران لەگەڵ خەڵکەم بەشمێنێتەکەی هەڵەبجە و کەسوکاری قوربانیان دادەنیشین گرفتەکان باز دەکرێت لەوێ یەک لە گرفتەکانی ئێمە دادگاکە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت و من لێرەوە زۆر سوپاسی بەڕێز حاکم ماجد دەکەم کە بەڕاستی زۆر هاوکارە لەگەڵمان دادگای بەرایی یەکی سلێمانی کە ڕەنگە پێشووتر ئەگەر چەند ڕۆژێک مۆڵەت بۆ ئێمە هەبووە ئێستا بە هەفتەی بۆ داناوین بەس بۆ ئەی ئێمە بتوانین بەڵگەکان پێشکەش بکەین گرفتی سەرەکی ئێمە نەبوونی یاسایەکە لە کوردستان بەڵگەکان بەڵگەی حاشا هەڵنەگرن کە ڕژێمی بەعس چۆن لەگەڵ ئەو کۆمپانیانە کاری کردووە بەڵام ئەوەی دڵگرانیە ئەوەی بۆتە نیگەرانی بۆ ئێمە تا ئێستا ئێمە لە کوردستان یاسایەکمان نییە ئێمە پەرلەمانی کوردستان تا ئێستا نەیتوانیوە یاسایەک دەربکە هەرچەندە لە 2000 ئێستا باسم کرد ئێمە پرۆژە یاسایەکەمان پێشکەش کردووە بەڵام پەرلەمانی کوردستان تا ئێستا یاسایەکی دەرنەکردووە بۆەوەی ئێمە ببینە خاوەن ئەو یاسایەوە بێ ئەو یاسایە دادگایەکەش کە ئێستامە دادگای قوربانیانی دۆسیە قوربانیانی چیمیابارانی هەڵەب زەمانە هەیە دەستپێک لە هەڵەبجە دەست پێکراوە بەڵام پاشان دێن بۆ شێخۆسان و بالیسان بۆ گۆپتەپۆ بۆ ناوچەکانی بادینان گرفتی سەرەکی ئێستا نەبوونی یاسایەکە لە وڵاتەکەی خۆت چونکە ئەم کۆمپانیایە بیانیانە یاخود ئەم پارێزەرە بیانیانە ناتوانن ئەم بڕیارەی دادگای بەڕای سلێمانی بگوازنەوە بۆ وڵاتی ئەڵمانیا ئەگەر تۆ یاسایەکی ناوخۆت نەبێ کە باس لەوە بکە هەر کەسێک دەستی هەبی لە جینۆسایدی گەلی کورد ئەمە لە دادگایەکی بەرایی پێویستە پرسی قەرەبۆکە یەکلا بەڵێ کاگڕان ئەوەی کە وەکو ئێوەکو بڵێن پارێزەرانی داکۆچیکار لە قوربانیانی بڵێن چەکی چیمیایی یاخود ئەوانەی کە بەرکەوتەی چەکی چیمیایین هۆکارەکە چییە تا ئێستا ئەو یاسای ئەم پرۆژەی کە ئێوە باستان کردۆ سە پرۆژەیەکە پیشانی ئێمە و بینەرانیشدا هۆکارەکە چییە تا ئێستا ئەم پرۆژێ پەسەند نەکراوە یعنی بەهانەکان چییە بۆی کە پرۆژە یاسایەکی وا گرنگ
تا ئێستا پەسەند ناکرێت لە پەرلەمانی کوردستان. بەڵێ کاگڕنج من بۆ تۆم باس کرد لە 2015 ئێمە ئەم یاسایەمان پێشکەش کردووە قەتیش سارد نەبووینەوە لەسەر ئەوەی کە سەردانی فراکسیۆنیەکان بکەین سەردانی سەرۆکایەتی پەرلەمان بکەین سەردانی لایەنە پەیوەنددارەکان بکەین کە لە نزیکەوە تا ئێستا هیچ شتێکیشمان گوێ لێ نەبووە بڵێن فراکسیۆنێک بڵێ کار ناکەین لەسەر ئەو دۆسیە یان ڕەخنەیەکی هەبێ بە پێچەوانەوە سەرجەم فراکسیۆنەکان زۆر دەتوانم بەڵام لە ئێمە بە حەماسترن بەڵام باشە کێشەیەک لەسەر بڕگەیەکی هەیە لەسەر مادەیەک هەیە بڕگەیەک هەیە چییە یعنی من دەڵێم ئەگەر کێشەیەک لەسەر بڕگەیەکیش هەبێ بە ئێمە لە ڕابردوو کاکڕەنج ئەم پرۆژە یاسایە زۆر دەوڵەمەند کراوە سندیکای پارێزەرانی کوردستان کۆمەڵک یاساناسی بەتوانە لە بواری مەدەنی کاری لەسەر کردەوە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان جێگەی دەستخۆشیە کە کۆمەڵک ئەندام پەرلەمانی کە دادوەری خانەنشین بوونە پارێزەری بەتوانە بوونە کاریان کردێ لەسەر ئەم دۆسیەوە کۆمەڵک لیجانی تر لەسەر ئاستی مامۆستای زانکۆ کاریان کردێ لەسەری ینی بە چەند فلتەرێکدا ڕۆیشتووە ئەم یاسایە و ئەوەی گرنگە ئەم یاسایە هیچ التزامێکی نەخستۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەم یاسایە گرفتێکی نییە بۆی بڵێن لایەنێک لە لایەنەکان یاخودم فراکسیۆنێک باس لەوە بک لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێربارێکی قورسی قوربانیان نەخێر بە پێچەوانەوە ئێمە لە پرۆژە یاسایەکە باسمان لە دوژمنانی خۆمان کردووە باسمان لە هەر کەسێک کە نیەتی ئەو تاوانانەی هەبێ وەکە هەر کەسێک هەر لایەنێک ئەو تاوانە ئەنجام بدە هەر گروپێک ئەوە دەستە ژێرباری قەرەبۆکردنەوەی ئەو کەسانەی کە تاوانیان دەش ئەنجام دەدرێت کەواتە کاک ئاەت نەبوونی پرۆژە یاسایەک بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانە بۆی کەم تەرخەمی حکوومەت هەرێمی کوردستانە بۆی کەم تەرخەمی پەرلەمانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە یاخود خەمساردی دەتوانین بڵێ دەتوانم بڵێم پەرلەمانی کوردستان بە دەرەجەیەک لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕۆڵێکی نییە لەم یاسایە و گرفتەکەش چییە چاوان خان ئێمە ئەگەر چونکە ئەم کۆمپانیا بیانیە کاری کردووە لە ئەڵمانیا لە بریتانیا لە فەڕەنسا پارێزەری بەتواناش لەوێ ئامادەن بۆی تیمەکەمان کە لێرە ئەم یاسایە ئەم بڕیارە دەربچێ پێویستە ئەم بڕیارە جێبەجێ بکرێت لە وڵاتی بریتانیا بنمونە لە وڵاتی فەڕەنسا لە وڵاتی ئەڵمانیا لە وڵاتی هۆڵەندا بۆیە ئەگەر هەر بڕیارێک ئەگەر لە عێراق لە کوردستان دەربچێ پاڵپشت نەبێ بە یاسایەک کە تایبەتمەند بێ بە دادگایەکی تایبەتمەند بە نمونە ئێمە لە کوردستان زۆر یاسامان هەیە یاسان بەرامبەربوونەوەی توندوتیژی خێزانی لە هەموو کوردستان دادگاش هەیە بۆ ئەم یاسایە کە جێبەجێ دەکات بە نمونە لە هەولێر دادگای کەتنی یەکە ئایا تۆ بۆ قوربانیانی جینۆساید ئەم یاسایەت هەیە و لە کوردستان ئەگەر ڕوو بکەینە دادگایەکان دادگایەک هەیە ئەم دۆسیانە لە خۆی بگرێ ئەوە گرفتەکەی ئێمەیە کە لە ئەوروپا لەو وڵاتانەی کە کۆمپانیەکانیان ئەم هاوکاری ڕژێمیان کردووە ڕەنگە ئێمە تووشی گرفت بینەوە ئەو کاتە نەتوانین ئەم بڕیارە لەوێ جێبەجێ بکەین بەڵام ئەگەر یاساکە هەبێ و دادگایەکەش هەبێ بێگومان ئەوە ئاسانکاریەکی زۆرە ئەو کاتە ئێمە بڕیارەکەی دادگای بەرایی سلێمانی تەنها لە وڵاتە بیانیەکان یاخود لە وڵاتە ئەوروپیەکان جێبەجێ دەکرێت لەوێندە بەڵێ کاگات تا چەند گرنگە ئەوەی کە تۆ ئەڵەی سەبارەت بە ئامادەکردنی دۆسیەکان بۆ دادگایکردنی ئەو کۆمپانیانە یاخود ئەو لایەنانەی کە ڕۆڵیان هەبووە لە پڕچەکردنی ڕژێمی پێشوو بە چەکی کۆمەڵکوش تا چەند گرنگە ئەمە ینی لە ڕێگەی حکوومەتی عراقیشەوە ینی تۆ ئەم جۆرە لە کەیسەکان بەرزکەیتەوە بۆ حکوومەتی عراقی و حکوومەتی عراقیش لێەوە بتوانێ ئەم کەیسە بگەێنێتە دادگای نێودوڵەتی ئەوان ڕۆڵیان چی بووە حکوومەتی عراقی ڕۆڵی چی بووە کاکڕەنج ئێمە دەتوانم بڵم تیمی پارێزەران ئەوە خەڵک دەزانێت ئێمە لە 2003ەوە کۆڵمان نەداوە و کۆڵیش نادەین لەسەر دۆسیەکانی خۆمان لە هەڵەبجە لە ئەنفال لە فەیلی لە بەرزانیەکانی و لە دۆسیەی کۆچڕە و ڕاپەڕین و دۆسیەی تەتیری ئەرقی بەڵام بەداخەوە هەمهانجێ نابینین لە نێوان بەنمونە ڕەنگە پێویستە بوو ئێستا وەزارەتی شەهیدانیش ئەو
ئەو پەیوەندی هەبووە لەگەڵ وەزارەتی دەرەوەی عێراق خۆوەزیری دەرەوەی عێراق کوردە بۆ نەترا ئەو هەمانجێ دروست بکرێ بۆ نەتوەرە فشارێک دروست بکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە کە دەڵێن حکوومەتی عێراق وەزارەتی دەرەوە کوردە و پێویست بوو ئەو هەمانجێ تونتر بێ ئەمە ئەوەی دەیبینین ساردیەک هەیە ئەو پەیوەندیە لە نێوان وەزارەتی شەهیدان و وەزارەتی دەرەوەی عێراق یاخود حکوومەت دەبایە زیاتر ئێمە لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەت لە بەغدا و جەخت بکەینەوە لەسەرەوەی کە حکوومەتی عێراق هاوکار بێ بۆ ئەم دۆسیانە و بۆ حکوومەتی عێراق بێدەنگە بۆ حکوومەتی عێراق چاوی لەوەیە بریندارێکی چەکی چیمیایی هەڵەبجە سکاڵا لەسەر ئەم تۆمەتبارانە یاخود بڵێم ئەم کۆمپانیایانە تۆمار بکە وەڵێشت ناشارمەوە هەر کۆمپانیان نییە کاکەڕند ئێمە کەسایەتیمان هەیە کە کەسایەتی عێراقیە سیاسی عێراقیە و ئێستا گەورە بازرگانە دەتوانم بڵێم ڕەنگە زۆربەی کۆمپانیەکان لە عێراق وەکالەتیان لەو پیاوە وەرگرت بێت کە لەسەر خوێنی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بۆتە ئەو ملیۆنەرەی ئێستا ئەوانش ینی بۆ عێراق نەیتوانیوە پەڵچێشی ئەوانە بکە بۆ دادگا خۆ ئێمە لە یاسای ژمارە 10 ساڵی 2005 دادگای سەدام حوسێن ئەوانە تۆمەتبارن دەتوانن پەڵچێش بکرێن بۆ ئەوانە دەتوانم بڵێم ئابلوقەیەکی ئابووری نەخراوەتە سەر کۆمپانیەکانیان کاریان لەسەر نەکرێ بۆیە دەتوانم بڵێم لەو بوارە کارێک نەکراوە ئەوەی کەسوکاری قوربانیانی چیمیابارانی ئێمە چاوەڕێی دەکرد هەوڵەکان هەوڵی تاکە کەسی پارێزەران و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە و کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە بە پلەیەک دەتوانم بڵێم کار دەکات لەسەر ئەم دۆسیە بەڵام پێویست بوو هەریەک لە ڕاستی خۆی و بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە ئێمە باس لە یاسایەکە دەکەین ئەوە ڕۆلی حکوومەتی عێراقیش دەبینی کە لە هیچ یادێکی هەڵەبجە نەیتوانیوە لەسەر ئاستی جیهان لەسەر لە یادی ئەنفال بەرزانیەکان فەیلیەکان دەتوانم بڵێم حکوومەتی عێراق خۆی دزیوەتەوە لە بەرپرسیارەتە مادیەکە و لە بەرپرسیارەتە مرۆڤایەتیەکەش کە یادکردنەوەی قوربانیانی ئێمەیە ئەومان زۆر بە کرچ و کاڵی بینیوە لەلایەن حکوومەتی عێراق بەڵێ بەڕێز ئاەت کاکەی یەکێک لە پارێزەرانی داکۆچیکار لە کەیسەکانی چیمیاباران کە ڕاستەوخۆ لە ئەستۆدەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان نبووی زۆر سپاس بۆ بەشداری سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان زۆر سپاس کاکەیت